هر درباره ایریشن و هر دو روژان لسر ایرانه ممیوانداریا نویسکارو لیکولینوان مونا متواج منامه بحرین لگلمه زمان خوش به برز مونا گلک سپاش و مدابونات از جوه پرسه دست بکم تل أفيف و طهران دبيجن بحرين و كويت لإيران خستنا قالوا المنامي للسرفي يكي چتي قوتن چت بيجن بسم الله الرحمن الرحيم بناوی خوای بەخشندە و میێرەبان لە سەرەتا سەرکۆنەی ئەو هێرشانە دەکەین کە ئێران لە دژی بەحرین و کوێتی کردووە لە ڕێگەی بامانجگرتنی هەوڵەتانی سڤیل و دامەزراوە گرنگەکان لەو دوو وڵاتە و ئەمە ئاماژەیە بە پێشهاتێکی بێپاساو و پێشەکردنی ڕێککەوتنەکان و هەڕەشە لە سیستمی ئەمنی ناوچەکە دەکات ئەوەی کە لەم دواییە ڕوویدا پێشهاتێکی سەربازیە کە ناوچەکە پێشتر نەبینیوە و ئەوەی کە ڕوونە کە ئەمە هەموو ڕێکەوتن و ئاگربەستەکانی پێشێل کردووە و ئێران پابەت نییە بە ڕێکەوتنەکانی ئاشتی ئەوەی کە بە تایبەتەوەی کە پەیوەنددارە بە ڕێرەواویەکان و تەنگەی هورمزەوە و هەروەها ئاشتی لە کەندا و پێمان وایە کە دەسەڵاتی ئێران پێی وایە کە ئەمریکا ئامانجەکانی نەهێناوەتە دی وەکەوەی کە ئێران خۆی دەیبینێ و دەسەڵاتی ئێران پێی وایە کە ئەمریکا لە هێرشەکانی ئەم دواییەدا زیانی بە سەروەری ناوخۆی ئێران گەیاندووە بەڵام لەلایەن ئەمریکاوە وای دەبینێت کە دەسەڵاتی ئێران یاری دەکات بە ئاسایشی وڵاتانی کەندا و بۆ کارت وە کارتێکی دانوستان رزمونا ده هر ایریشک کو امریکا و اسرائیل لسر ایران دکر ایرانی جی برای خود دا سعودی و امارات ایریشی وان هر دو ولاتا جید کرد و جاره شما او نکتنا بر پیلا ایریشن ایرانی نعم يعني بمهاجمة أمريكا وإسرائيل وما بس هيرشي أمريكا وإسرائيل نعم. يعني النظام الإيراني دەسەڵاتی ئێران وەکەوەی کەم باسم کرد ئاسایشی کەندا و وەکوو کارتێکی دانوستان بەکار دەکەێنێ وڵاتانی کەندا و لە ناوجەرگەی هاوچێشەی سەربازی جەنگن لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا دەسەڵاتی ئێران پێی وایە دەبێت کاردانەوەکان لە دژی ئەمریکا لە ڕێکەی بامانجگرتنی هاوپەیمانەکانی بێنە ناوچەکە و هەروەها هەڕەشەکردن لە بەرژەوەندی ئەمریکا بێت لە کەندا و بە تایبەت کە بنکەکانی ئەمریکا لە هەندێک لە وڵاتانی کەندا و هەن و ئەومان بیر نەچێت کە زیاتر گرنگیدان بە بەحرین پەیوەندیەوە کە پێگەیشی استراتیجی هەیە و هەروەها یەکێک لە کەشتی گەلە سەرچەکانی ئەمریکای لێیە ئێمە لەگەڵ بۆ پرسیاریەوە دەکەین کە بۆچی ئێران هێرش ناکاتە سەر ئەمریکا و ئیسرائیل بۆچی دەوێت وڵاتانی کەندا و پەلچێش بکات بۆ ئەم ململانەی کەندا و لەگەڵەوەی کە وڵاتانە ئەویان ڕاگەیاندووە کە لانێکی کە بێلایەنن لەم جەنگەدا بەڵێ بحرین کو میوانزاریا کشتی گلا پێنجەمە ئەمریکای دکە حتا چ ڕادەیە خۆت بن مەترسیا ئیریشاندا دەبینە طبعا يعني مملكة البحرين بحرین لە ڕووی ئەمنی و سەربازی و بەرگریشی باشی کردووە تەنانەت بۆ ئەمریکاش بۆ ئێرانیش جێگەی سەرنج بوو بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی ناوخۆیی دەبێت لێرەدا ئاماژە بۆ بکەین کە بەحرین
چەندین ساڵە لە ساڵی 2021ەوە ڕوبەڕووی هێرش بۆتەوە ڕوبەڕووی هێرشی ئێرامەوە ناوخۆدا و چەند ڕوبەڕووی چەندین مەترسی ئەمنی بوونەتەوە ئەوەی کە پەیوەنددارە بە دەستگرتن بەسەر تەقینەوەدا کە حکوومەتی ئێران دەسەڵاتی ئێران ناردوێتی بۆ ناو بەحرین بۆیە بەحرین هەوڵی ئەمنی بەرگری پێشوەختەی کردووە بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی خۆی لە دوێنێەوە بەحرین ڕوبەڕووی نزیکەی 7 درۆن و موشک بۆ تۆ کە لەلایەن ئێرانەوە ڕەسەی کراوە و توانرا ڕوبەڕووی هەمان ببنەوە بەبێ هیچ زیانێکی جانی. ئەمە ئاماژەیە بۆی کە کۆنتترۆڵی ئەمنی و بەرگریکردن لە بەحرین هەیە و سیستمی بەرگری ئاسمانی هەیە و هەروەها لە ناو خۆی بەحرێنیشە هەژمونی ئەمنی هەیە کە ئەمە ئاماژەن بۆی کە بەحرین لەم جەنگەدا ژمارەیەکی ئەستەمە و ئێران ناتوانێت کە بچێتە بەحرینەوە دووبارە دەست پێ ناتوانێت بەحرین وەکو کارتێکی گوشار بەکاربێنن. یەکەم ئەوە بە دوو دەزانین کە جەنگ بگەڕێتەوە بە ئەو شێوازەی کە پێشتر هەبوو جۆرێک لە ڕوبەڕووبوونەوە هەیە چەندین سیناریۆی یانی پێشبینی کراو هەیە کە پەیوەنددارن بە پێکدادانی سەربازی وەکو لە شەمانی ڕابردوو ڕوویدا بەڵام بەحرین سیستمی بەرگری بەهێزی هەیە بەهێزیەکەی سەلمێنراوە بۆ ئەڵەنگاری بەهێز کە پێشتر بەحرین ڕوبەڕووی ئەم هێرشانە نەبووتەوە و سەلماندی کە ژمارەیەکی ئەستەمە لەم هاوچێشەیەدا بەحرین چەندین ڕێگەچارەی سەربازی لەبەردەمایە و هەروەها وڵاتانی کەندا و کۆمکاری عەرەبی لە چەندین ڕێکەوتنی ئەمنی کردووە بۆ پاراستنی ئاسایشی ناوخۆی چەندین توانای هەیە شێوازی هەیە بۆ ڕەتکردنەوەی هەموو هێرشەکانی ئێران دژی بەحرین و ئەوەشمان بیر نەچێ کە جوڵەی هەیە بۆ بەهێزکردنی سیستمی بەرگری وڵاتانی کەندا و ئەم جەنگە سەلماندیەوەی کە هەر وڵاتێک لە وڵاتەکانی کەندا و ناتوانێت بە تەنیا بەرگری بکات لە بەرامبەر هێرشەکانی ئێران بەڵکو دەبێت هاوسەنجی هەبێت لە نێوانیاندا بۆ ڕەتکردنەوەی بۆ بەرپەشدانەوەی ئەم هێرشانە و بەحرین لە سیاسەتی دەرەوەیدا ئاماژەی بەم سیستمەداوە پێم وایە لە چەند ماوەی داهاتوودا زۆر ڕێکەوتنی ئەمنی و سەربازی پەیوەنددار بە وڵاتانی ئەنجومەنی هەریکاری کەندا و دەردەکەوێت کە سیستمی بەرگریان بەهێز دەکات بەرامبەر بە هێرشەکان. گەلێک سپاس نویسکار و لێکولینڤان مونامتەوە ژمەنامەیە بەحرینێ میڤانامە بوو گەلێک سپاس شما مەدەبووناتە.